باز ڕاوەستە ڕالۆم ڕاوەستە شو چی دیو خیم برای چایی گرتیا هذا كي بردستم شو دتي والله دي بعقد كم له 1000 ساعه كي بزاش كفير نبي بزاني زاده مرشي قشتي بز مرشي دنيا لو تاسيدي بسم بيش استاب كم رايقرم تيبقين بزام لودك عمت غير هيز غير شخصك اللي من هي هيز مش اللي من هي كاك عمن لو خوك بياوش كاسم لو زاد يدرم ها والله كيش بيشم كويتي أنا بابا خود علي السائق اخواتو ساقي باشا معقولة من صوب بنجارم بردم براناكي بالروم او تزمد رجواتو بناخير جانت باشا لو زاد يدرم من بياوش كاسم يش تاكسي لكم باشا قولوا لي بدك ها بابا فاميلي دي داملي شو المناسي ناد ناسم أجا متزينان نبوين أجا تكاتوش أغسروا نبوي أغروا نبوي بس غرور ومرور باشا معقول لم جادي من صوب بنجارم تو بيشكتم أما أنتم بيشتم قلت فرموا أولا اللي شانيتو أما تبي أستعد بلادنا يا بسرعة ما هو إيش اللي قامت كده أستعد تبي 5 كيلومتر برو ما تفكش دبين مو وأنا دادي جا 5 كيلومتر تشيوال لتر 2 لتر صرف كده هاو 50000 ديم بولا بول مكا كل ده زبر كده رانا كده لو من دروز كرم أما رزقي دستخوم دخوم لو زاد دكرم دود ناري بعراري باكم وش تغرورني ما باري توب دم كاكا خنابي أو خاو خليتك بالروي سريع بشك دوصينا الروي سايق نيت أمن دوصد نارم أمن بعرقين سوالهم سهرم باكده وشتوني ما أمن ساور ما دود ناري بعراري باكم بس برو لبرتاهم بزربة خواب قرباني أود كسرانك زيلان بونا أنا على دردك بيدا كدي بابا دوار الشر والله أبو معلوماته دم مليون دينار قرامة قرزارم هي مروري إسراتشم أيه ما وسيا بس سؤال سارك با سؤال سارك بدي بخو بصير برسيدي برنس بارشتي سؤال بدي يلا ندبين مو والله نمونا واتو ساقي دوصلنا الرنا ساقني أصلا نعلت بالشيطان سالكوا بانين ها والله سيدي اسر شلون كيف حتى يلا نفرق هنا وين السلكوب يا والله بي كاك زمان بقربان كاك زمان او تسيو سرعتها والله صوبي زروش بي والله بي سي صدروا يشتي بقربان سافر برو كاك زمان روجك هل نقريوا شي راكلو ماما سوت شي مقصد مأوي روجك توشي حادثة تبي توش مشكلة تبي نابم ببارا حلية كمام استاذ سيدي تو حنك شتي ببالي حنا بكاك برو كاك بس سافر يا قزابي بابتي قهوة بخوينا وانا هل بشينا يا رب سافر كاك زمان سافر سافر شي تاسي وي كاك زمان سافر كاك زمان كيف عمليات كريم بقربان الدم وانتو كاملة انا عمليات كريم بس اللي راس يسبو علاجك كم كو علاجك هو علاجك باتو تيجي كم انتو سافر برو سافر بابا لو السبب ترجي صوديرهم هاي هوا توش لا بابا انا ما ترسى كاك زمان ما ترسى سافر كاك زمان سافر يقدق كاك كيف عمليات لك الياه اما تاسيجي سافر يا وي كاك زمان شابو يانا سابو بزين راسو سفن بيكردي يا وكاك زمان يا اخواني انا دابسين شو بدانا كاك زمان دم كوشي ولا بقربان تقاويك اخويا بيا والله بي كاك زمان بقربان دم كاك زمان لي راجل جيبو لي راجل عاشي يقدق باش تبو امانه ترسمك ما مسا بقول عنا ما سمت تتصوب هلا بالخاتي كاك دم كوشي بقربان بوش فيه دروم بيان دروم بالتاكسي دروم بس دقت ولا بابا شي قهوه كنت زي مش ماني سرعه ناخذ لك قهوه معكم صحة باشتري ما مسا كاك اخوة عافيز بي كل ولا بابا بو ترسي
جاگە دوو سە بڕۆمە چیەکەیت وەرە دەبڕە با دوو سەکە گێچەکە با بخەوێنم گێچەکە خەوێنم باشا دمك بهرة باب شي حادثة بيتو الرواو اي كركم وربي لخوين عمي خود جوزي بو خاطري حادثة بيتو شي حادثة شي من اللي ردت كوجم استعورضت خنجنة دقيقة وشكم لا استادي بي بخستخانة من متالمية والله هسه تاكسي شي بوقر تاكسي شي بوقر بابا ديواني اللي ديناري خوش نابل اي باوكر حادثة هاد اي باوكر اي باوكر كركم يكشت وربي لخوين عمي خود جوزي باكو انا ماوا اي باوكر هسه تاكسي ما يكبهرة بابا ما يكحو حادثة قرب السلام تشيلي كرد ماما هسه تاكسي بيك باوش بيك بخواتة خنشان موليرو بيك باوش من ايشي دنيا ما هي تشي بك ماو بيك باوش بانت كوجم زو كيش القناة جالك بقى من بروم حسدي بيكرا هسه بيكرا ما هو تالي يا عملي كروكشتوتا هاليكرا خواغس هاليكرا وربي قرآن ايشي دنيا ما هي كرو هردك تشاود دري الله يدكرا دار بيصد ايش دبو كرو كمت كوشت ولد خوش دبم ما يكرك يا سو قابل امس يا قبل الراوة اي باوكر هاي اساس بتوصلهم بيك دقيقين اي باوكر تشيلا كروناس دارك اوي بقربان دي خوش كم توزي بقوت بالي بيوني ها اي تو تشكاري ها تو بس عيدي لي داني مش مدوا داني وش تو دول بيشوا ده بيشم كوا اللي خردي اللي خراب زانت تشيلنا كما يفلم هاي فيلم لا كوري من داي زانت تشيلنا سبا يك دقة وكين ما خسخانة تو زي جواش برو چندی؟ خوشی من 150 كاكا بازو بقين اي باوكر 150 نمیز كاكا دامني بخاطري خوا كل 150 زغلاتي جيت اخيرا ما كان بدوصه كرو قرب سرم بخوا منيش كوجي نمیز لقال كرو كمي باوكر چن كويتينت بردسيم جلاده ما ترسى براشن ما ترسى خوتشي تو زي جواش براكرت الصدو الشاز بخوا من دابسم نا بابا شي دابسم بخاطري خوا هاتو خريكي سريك انا والله اوجه انا والله اشكر وشياته خبر نبي اساقين دابزين رايقرا كل الصوح حفتار بابا بوت السلام باشا يا باشا اري باشا اري بونا ترسنوكن بابا تو زور سريعي تو زور سريع او ثاني بخاره هنو في حلقي زي فارتي لا مشكله زانت شيلي ده كم من اخر دينار اللي وركب ورا بانجات من بلد زم خاطلاي شي مو مهم ني بارنا بيب زانت شيلي ده كم اوي دايك بمري ولا حادثه شو بخوا وازن لنا انا ولد برو روي باش خرولا نم قدي جرا خود السياري تشلينا ها وليتم لينات ونا او اي ناسم او مالي للشقة كان دولة منا باقص واقر او كنتي عنوانا كما هويا قرا اي ناسم لو برا باري تشاكي باري شاكي بس بانتون باري ببرد ده باش عاد بمو مالله هندق لفاف وشت بوليدم باري تشاكي لي ورقري بس اي بمنيه بس بتمثيل واقع ايه ورا بابرون ورا وسط السيارة بار براسيلي ما ندى بس زور سريع الروي زاني باش بدا بزاين بكلك ندى حلق لو برو ورا بتاكسي قرم زان شيلي ده كان باري تشاكي لي ورقري أزاين شباك الجار عيبة والله بقول حتى كي أم سرعتي يا كاكا تو من نبني وخلق بني أسلم لي بقى أو بنزق قباطيتو بيبي يعني يكرر هلا من عليه والفتن بو سرعته وقرتو بو متلقنا كده زور خوشيش أخذت نابتونا زي زرري بدواوي يا انت وانت يا اخو من صوب بنجائر ومسان الروم خو جات من اخوانه بيك بس يا صاقه بيبلد شي كربا تو بالصوب جابك كما زاني كاكا عيبة عن تاكي أواكيتو أو تورجو قمدي تنشمانات وكابرات وقليلية كرت كاما ويتنشمان ايه هات بوغليه كروي كاكا ورجا بوك صوب انجا بس الجسرقا روشتوا ياتي لدوان زقل شيرو يانزا مريشكو مريابيك يرول اخو من انا بي اصولني ميكسب جيبي يلا برم جونيم بخوا بينص هزار ماونتي ايك باوكا جا بيان سازارا بو مريشكو كلا شيركانا انا مريابيك خوش نابن بو تشي مراويه
دانی هاتووی ملیۆنێری گوندەکەم پڕێکی مراوەکەی هێنا بۆ ئێمە عینە مراویمانەوێ تەڕەماش جا تۆ بێعەقڵی بۆ دەماغ سزیت بۆ بڕۆ مراوەیەکی سپی بۆ بکرە بە 12,000 بۆ یاخی کەلو عینە ڕەنگ بڵێ وتانیە کورە باوکە جە خۆ مشکلە بۆ یاخەکانی ئەوان ئاڵێن عینە مراویمانەوێ دەرگایە ئەگەر فەقیر و شد و هەر خۆ لێو مێڕ بێتە ژوورەوە 6,000 بری وا باشە باوکە یەک ساگەم پێشی دەرگای و کەمانێ من نەبینیۆ لە داری دنیاە هەر بینیمە باوک نەسیحەتی کوڕەکە بەس معقول نییە من دایشم نەسیحەتی تۆگە چەنە بازی بڕۆ فەقیرە ئیزن بە 7,000 بری با بڕۆ چەنێ 7,000 کوڕە خۆم 27,000 بێ چی بەمێ دەبڕۆ دەباشە دەبڕۆ من نەیکەیتە سەجادەیەک و دووسڵە بەسەریا بڕۆی دەزانی چی لێ کردوونە باوکەیت چێوە کەمی کوش خۆ بە زۆر زیندوو چیە باوکە چێ وەرە کاکە زانیشی مامۆستای چی تۆ خەڵەکە چێ دەکەی ئەوە خەریب و بتکوژێ نەنەکوی براژن زۆر سێری یعنی نیازی نییە حادیسە دروست ببێت بەو خوا ئەو دکتورانە نەبوونە ئەم کوڕە من زین و نابووە باشە یەک دەقە منیان لە قاچی ئەوە سەر و قۆڵی بەسراوە کوڕخۆ ئازای ئەندامیت هەنجن کردووە ئەوە نییە ساغا براژن یەکداش دەکە وازلمەکە ئەرە تخوا یەک دەقە باوکە من سەردە ناکەم ئەمە چییە ئەمە ناچێت لەمە دابێ بارە وەڵا ئەلەمە یاوە ئەمە چەندە ڕۆژیوە باوکەوە لێداوە کوڕم 120 ئەڕۆشتم بەڵام کە نزیک بوومەوە ئیستۆپم کرد خاوم کردەوە باوکەم نەسە سێرێکمە خۆی بەقەدە جڵتێکە بێ بخۆڕامە ئەمە 20 دەی هەلالا بێ سەڵمان چە لێداوە ئەزانی چۆن کوڕی من لەو کاتەیە لەسەر تیکتۆک دام نابوو گۆرانێکی زۆر خۆش بوو خەیاڵم ڕۆشت بێت ئەڕماوە جۆم لە تەپەیەک گشتێ گوتی ئیستۆپەکە بۆ وڵڵا ئەم بووتی ئیلەژە تایەکە ئەما بووە ئەمە باوکو کوڕ ئاوان ئەمە خەریکی گۆرانی ئەمە شەڵە بەقەت جرتەکە بێ کوڕی خەڵک ئاوا سووگمەکەن ڕۆڵا قسووتانەتە ژێر تای سیارە اینجا سووک و چروکیشەکەن تا براژە من مەبەست بووە من کات و عینوانی ماڵەکەم نایەتێ شێرە کوڕەکەمتان کوشت شێرێکی بەقەدە پشیلێ ماڵی شتەکە زلمەکە وەک بەرزی بانان بۆی دەرچوون باشە خوشەکە ئەمریکا ئێستا چیتانەوێەوە ئەم کوڕم ئەم کوڕم چی مەسرەفی ماڵ بوو لەسەر ئەو بوو ئەزانی ڕۆژی چەنەیە هێنایە بۆ ماڵە $100 هێنە بۆ شۆفڵی پێ باوکی باوکەکەم گوڵە بە ڕۆژەیە فرۆش لەسەر جادە ڕۆژ تایەوارە یەک دەقە بە گڵۆبەڵژە $100 کوڕی جوانم یەک دانە پەرداخی گچکە ئێدا بە 250 بەڵام خەڵک پێی گوناح بوو کە 10,000 پێدا باقیەکەی لێ وەرناگرتەوە هەمووی بۆ خۆیەمایەوە ئەین سوالێکی محتەرەمانە ئاگال لە دمە بێ ئاگال لە قسەکردنە بێ کوشتومانت ئەتەوێ پارەکەشمان بخۆی ها بخوا لە چاڵی چاوتی دەرەهێنم خوشکەکەم تۆ خۆنەوە هێش بیگەێن مە خەسەخانەوتە دابەزین یەک دەقە دادیجان تۆ ئەو سەڵتەی ڕاگرە باوکە ئەڵێ گڵۆبەڵژە $100 ئەم بۆ دەستەکەین بۆ ئیشە بابجا بۆ حیام نابێ من بەو هەموو سەر و دوو سامانەوە دانیشم گوڵە بە ڕۆژەم فرۆشم کاسپیەکەمان مەدزن هی خۆمانە پێمان بڵێ ئێستا ئەو حەق و حیسابەمان پێ ئەدەنیان نا یا شکایەتان لێ بکەم شکایەت نایەڵێ خوشکەکەم چەند داواکەی بدەمێ چەند داواکەی بدەمێ چی کۆبوونەوەیە تا دەفتەرێک باشە یەڵە دەفتەرێک کوڕە باوکە دەفتەرێک زۆرە دەفتەرێکی چی ئەڵێم خوشەکەم بە 50 وەرە قەنەعەتەکەن 7 وەرەقە لەسەر خۆمان کەوتووە ئەوانیش ڕازی بن من ڕازی نابم تۆ ڕازی نابی دەوەڵایی دادیجان مادام وەلیا ئەو من دەفتەرە زیاترتان هێمێ مەسرفی خەسخانەشی لەسەر من تا باوکت خۆی ئەزانێ چی کردووە خۆی ئەزانێ جەلادە قەسابە خوێنمش دەخوێنمش بابەتە بەسا ئێوە خۆتان نەدانێتتان گێرمە خەسەخانە زیڕەتان کرداوە بە شەرفم سەوچ لە ڕۆشتی باوکتە فڕێ لەسەر جادە ئەفڕێ ئاوە کاکە گیانەوە حسابەمان بدەنێ وەڵا بڕۆین ئێمە دەبلە ڕاکە بکڕم لە قاسەکە دەفتەرێکیان بۆ دەرکەبیان نەرێ بەس وەرەقە شینەکان بێ سپیەکان ئەڵێن ئەوەیە نیمە هەرزانتر کاڵانەمان نییە کوڕەکەمتان کوشت وەرە بابە ئەوە نییە ماوە کوڕە دکتورانە نەبوو نامردە بوو ئەڵێم براژم توخوا پرسیارێکم هەیە هەرچەنە پرسیارەکە تۆزێ خصوصیشە ئەڵێم تۆ تەنیا داهاتە کاسە بە هەر ئەم کوڕەیە ئای هاوا یعنی مێردە نەماوە حەقی بە تۆ چییە؟ نەوەڵڵا حەقم چییە؟ وتم بزانم چۆنەوە تەنیا باڵێکە فەقیرە داوە باڵەشی موالێ کردووە هاتی ڕۆڵە هاتم باوکەژی هات دادیجان ئەوە پارە ئەبزانم فێڵمان لێ نەکرد لە بە پارە حەل بێت تا هەر موشکیلە هەموو دەخێ باش
تاوا با بڕۆین با بڕۆین ناڕاوەسە ئەوە نەبێ وەسڵنین ئەتانگەێنم نانا نابە پێیان بڕۆم حازر نیم لەگەڵ تۆ بڕۆم حاشاوە لیلا ئەگە مەسرەفی شتێکی کەشمان بوو هەر دێمەوە بۆ سەرفەکەم کوڕم مشکلەیەک بە پارە حەل بێ کەی مشکلەیە ئەسڵەن هەر زەڵات هەیە عیلاجی ئەم سەریعی و کێشانی تۆ لە لای منە kwa مشکلەمان هەبووە بە پارە حەلمان نەکردووە هەموو بۆغا ماکرێت دەقەوێکی بە لە دەرگات تۆ بینتە ژوور و پاری بینێ چیەکە هەیە زۆرە نانە ئەمە ناکرێت جیازێک هاتۆ کێشەی ئەم سەریعی تۆ حەلەکات جیهازی چی تۆ هیچ مەڵێ تۆ دانیشە لە ماڵەوە من ئێستا ئەچم ئەیکڕم و دوایی پێدەڵێ دانیش ئەنجا یەکشتی تریش نازانە چەند سێم تەسیقەتەکەمە چێ باوکە کوورە حەد چیە بچیتەوە سەر من بۆ مەچیەتی نازانمەڵی شروبی کۆکەیەوە چیە زۆر ناشرینی دەدانیش ڕێک ئەدەبێت یا بۆە باش شروبی کۆکە شەرفم ڕاستە قورآانە باوک نێ بە شێگەسە خۆیان بە شتێکە ئەدەبسز ئەو لێریت وەڵی سێری ئەو سرعەتی سیارەیەمە کرد وەرە ئاق لە خۆشکی مەڵ خۆشکی مەڵکیە باوکە یەکەم ساق تیشترین ساق لە عالەمە کوێرە باوکە شمای غەرەی هەوار بۆ تێکمەی ئێستا تۆ محاسبەی ناوەکەی مەکەیت فەرموو بزانم چی دەی ئەمریکا باوکە شتێکی بێڵم عاجز نابی نا بۆ عازم بە قورآن ئەم تەمەنی تۆ قەمەرە و سیباقەتیان نەوتووە ئەوە ئێستا تۆ سکانەی 112 پێ بووە باسا چانە چان ئەها چیم بۆ هێنایی جیازەکە ئەتە نەجاتمانێ بێ لە سورعەتی وەها لەم لاولاو چییە شتت قۆڕە چیە ناو پێ و ناڵێم ئێستا نەچم لە سایرەکەی بەسم کە بەستم یەم باڵتەکەم باشە جا ئاگاش لێ بخۆم نەی بە شتێکە دابرا ئەدەبسز باوکە جیازەکە باوکە ژیان ئێستا بۆتە بەسم نەجاتمانێ بێ لەم سەریفی و حادیسە و ڕووداوانە مردینەوە نەما سوڕح بێت سیارەکە لەگەڵ گشتیۆکە نەیژیشەکە بەخۆر چاک جاتم باش و باوکم بانکە بە شەرفم فیت پامپم سووتە ئاخ بانزینی خراپە چییە باوکە وەڵا فیت پامپم سووتە ئەی لەخوا بەزیاد هەسە باوکە بابڕین وازگەوە بێنە بۆچوو هەسە با بڕۆین بە ناو سیارەکە و جیازەکەم بۆ بەستویت بۆچوو ڕۆڵە کورە با تۆ هەسە باچی ناو سەرەکە سەر پێ دەڵێت یعنی بە سووتە جیهاز تەواو کامل با بزانین ئەم عیلم معرفەی تۆ چی فەرمو دەبڕۆ فەرمو باوکە فەرمو دەبڕۆ کوڕ وەرە ڕۆڵە ئەدەبێت یابێ فەرمو باوکە ژەوە ئەمە چیە شەربەتی پرتەقاڵە شەربەتی تاقاڵیشی باوکە جان باوکە ئەوە جیازەکەی بۆ مێناوی ئێتر بێخەم نەجاتمانە بێت لە حادیسە و لە چاڵ و لە تاسە و لە سەریعی یعنی خۆی ئیسۆپەکە نەبا بە خۆی ستۆپ ناکە بەڵام پێتەڵێ پێش بیتە حادیسەیان چاڵێک پێتەڵێڵێ هێواشکەرەوە یعنی اعتیادی ئەگە 150 بڕۆم کۆرە نەبا بە باوکە 150 ئەم خۆی پێتەڵاڵێ هێواشیکەرەوە سەریعی بە کوردی نەبا با بە کوردی پێتەڵێ یعنی خەڵکی سلێمای لای خۆمانە وەرە باوکە تۆ خەریکە من تێگەی با بە کابرا یابانیە بەڵام زمانەکە لوقەکە کوردیە وەڵی من پێویستم بەو شتە قۆڕانە نییە بەڵامێتە چی بکەم تۆ بەستوتە و کۆڵی پارەشە پێیاوە کورە باوکە چۆن پێویستمان بینی ئەوە تا ئێستا ئەو ماڵە بەس نیە ماڵێکی فەقیر و بێدەنگ بوون ئەجینە ئەو بوو کوشتار چیمان کردا یا ماڵێکی خراپ بوونە بە قورئان ڕزگارمان نابوو ئەبوو هەرچی سەر و سامان بووە دەونە جۆ بگرم من مادام پارەم هەیە جۆم لێ نییە لە سەریعی لە مخالەفە لە زەلام شێلان پارە مادەم بە پارە حەلە بێ کوڕم ئەم جیازە چییە شتە تەڕەماشە کڕیتە ئەخ دەنابێ باوکە گیان تۆ گیانی خەڵکیش زەرورە خۆ شتێ بە پارە ناکرێ کاکە دێ باوکە گیان دەسلف لێ و باوەڕێ باشە بەخۆمان باش بە ناوی خوای گەورە میهرەبان ئەوە چییە؟ ئەی وایە باوکە گیان تۆ بڕۆ ساشتی زیاتری بیستی ئەی چۆن شتی ئەو بێ بە هیوای ڕۆشنێکی سەلامەت بەڵام زۆر بە بیاقلی پێ لەسەر بەنزینی دانا ڕۆزێکی هێواش بووە دە تۆ بڕۆ باوکە گیانەوە پێتەڵاڵێ تۆ هێواش بڕۆ ڕاستە منێتی؟ ئەی ڕاستەکە سەریع ڕۆشتی لە ناوەندی شەقامەکە مەڕۆ یان لای سایر بگرە یان لای سەکرد باشە وا گریبان تۆزێ هاتمە ئەم لاوە چۆن
عزیزی من شوفێری بە تۆزە تۆزە نابێت هێڵت بۆ چێشراوە لەو هێڵە مێ دەرێ ئاگدار بە لە پێش تاسە هەیە عزیزم تکایە ڕەحمێک بۆ سیارە بکە عزیزم تاسێشی گەورە لە پێشە خێرایت کەمکەوە ئای بێعقد يا الله کاکە خێرا مەڕۆ تاسەیە چاوەکەم تاسەیە خێرا مەڕۆ عزیزەکەم خێرا باوكا مەڕۆ هواش والله ناس كنت انا ما تاسەیە چاوەکەم تاسەیە خێرا مەڕۆ يا الله خويا چی هەموو تاسەیە؟ ورا باوكا جاني هوا بقرآن ناس كنت انا ما تتوصي واش حسابي ابوك بنابكا وەرە من هاتوانم سەریع نەڕۆم. باوكا چاوەکەم خەتەرە برایەکەم خەتەرە بەرامبەرت لەیلادا سارەیە لەیلادا الله خوای گەورە یا الله خوایە. کاکە تو زۆر بێعەقلی ها ئێرە بازار هەمی تاسەیە یا الله خوایە. ئەرێوە چی بۆ هەموو تاسێ وڵای دوێنێ وانە بوو. لا والله هيش من اوتري مردم زادە دیار نییە خێرایت کەمکەوە ستۆپ بکە گورە ستۆپ یا الله خوایە. وایە شاهینە باو. ئەتوو ساقیان نەگوتیە ئەتوو حرمەتی جادەی ناگری وەڵڵا شێتم دەکەی پۆستە باو سارانە بڕۆن کاکە پۆستە باو سارانە بڕۆن خۆ جادەیە بەس دەتوی لێ نییە مەزاری خەڵکی بدە دەماخسز باوكا ياك جانيك جواب حسابي ابوك بنابكا باوكا کاکە ساکە تەنها سوکانگرتن نییە شتێکەیە پێی دەڵێن ڕەوشت بە ئەڵڵا تو تێدا نییە منێتی؟ خوش بوا خوش خۆش بوا پەنجەرە بیکەرە و فڕێ دەرەوە شتە قۆڕە. ورا باوكا شلون فريم باوكا شاخو دوشتي اوامك تو رزقاك ئێستا زۆر بە جوانی دەڕێ بەڵام دیستان دەستت بە کەراتی کردەوە یاڵە تاسێ گورە تاسێ یا الله خوایە. ئەرێ ئەوە چیە ئەڵی تاسیان بۆ من دروست کردووەوە بووە. خۆرە نەوێری 200 بڕێوەدا تاسەیە؟ باوكا نازم براسوني شويه قراش وانا چەی و خۆ پیاکردنە. کاکە سارەك لە پشتە مەجای بدە دیوی بستە کۆڵانی کاچی من گورە بە کوردی پێت دەریم گورە مەجای بدە گورە بە عەرەبی با پێت برێم ئاعطینی فرصە گورە بە تورکی ئیزنفار گورە بە فارسی ئیجازە بدە گورە عینانی کوری عینان مەجای بدە گورە گورە کەمکە گورە ستۆپ یا الله دەزانیە تو زۆر پێویستەوەی دخوا تو بەشەری بۆ چیە و جیهازە با بۆ سوک و سەلیمی کردین. راسك باوكا بو بقصيناكي جارە بەچێم بکە گورە خێرایت کەمکەوە گورە لێرە منداڵ دەڵتەپەڵی گورە ئێرە کۆڵانە گورە سیارە دێتە دەری گورەوە ئێرە ماڵە گورە هاوار گورە ستۆپ یا الله خوایە یەغەمەرەکە. بەڕاستی بۆم دەرکەوت گوناحە بە تۆ بڵێن مرۆڤ جنێوی بە منە؟ ار والله بەڵێ جنێوت پێ دەدەم چونکە تۆ هیچ بەهاچی توانی نییە تۆ بێڕێزی بەرامبەر جادە دەکەی بێڕێزی بەرامبەر شوفێری دەکەی دابەزین هەیە مشێت بوونەکە تو فرێن بدەن دەی ئەوەش ڕژێکە ئەمەی بۆ کڕیت باشە ئەوە ئێستا ئیسراحەتم کرد ئەوە خۆشە باوكا هواش باوكا منالي لي باوكا هاسا مساري لي باوكا هواش ورا باوكا هواش مو خاطر الله باوكا تاسێ خۆ بگرێت. ورا باوكا ورا باوكا هواش كاكا هواش سرعت نەبێت ورا باوكا هواش باوكا يهوار باوكا